بەرامبەر کۆمپیوتەرەکەی لە ماڵە بچووکەکەیدا لە پێش دوو کامیرای دەنگی ئەمریکا و تەلەفۆنی هاوسەریدا یاریڤان سەعید داکۆکی لە نامەی دکتۆراکەی دەکرد. کاریگەری نەوت لەسەر گروپە جوداخوازەکان لەو هەرێمانەدا کە بەرهەمهێنەری ئەم کانزایەن ناوەڕۆکەکەی بوو. هەرێمی کوردستانی عێراقیش لە ساڵی 2017دا نمونەکەی بوو. دیمەنێکی سادە بەڵام بابەتێکی بەنرخ و گرنگی ڕۆژ بوو. ماندووبوونی 6 ساڵی خوێندن لە زانکۆی جۆرج مەیسنی ئەمریکی لە سیمای ئەم گەنجە کوردە هەڵەبجەیەدا دیار بوو، بەڵام بەرەنجامە ئەرینیەکەی هەموو ماندووبوونەکەی ڕەواندەوە. Congratulate Dr. Yerevan. Congratulations. So congratulations, this is really well deserved. کەواتە ئێستا دەتوانین پێ بڵێن دکتۆر یاریڤان. بەڵێ بەشێکی ڕسمی ڕژێت سپاس. نەوت نەهامەتیە بۆ ئەو خەڵکانەی کە لە ژێر خەکەکانیان نەوت هەیە. چۆن بۆ؟ چەند هۆکارێکی هەیە، بەڵام بڵین گرنگترین هۆکاریان هۆکارانەی کە نەوت واکات کە کاریگەری خراپیە بێ لەسەر ئابووری لەسەر کۆمەڵایەتی لەسەر هەروەها سیستەمی سیاسی ئەوەیە کە نەوت کاتێ تۆ تەنها یەک سەرچاوەی داهاتێ ئەبێت ئەو کاتە توانێ بشارێتەوە نەشافێفێتێکی زۆر هەیە و پارەی نەوتیش زۆرە، ملیۆنەها ملیارەها دۆلار. ئەمە وا ئەکات لەو کەسانی کە لە دەسەڵاتان لە ڕاستیە کە حساب بۆ خەڵک نەکەن، واروە ئەو لینکەی کە زۆر پێویستە لە بینی دەسەڵات و ئەو کەسانەی کە حکمیان بەسەر یان خەڵک ئەو لینکە لاواز دەکات یان بەتەواتی ناهێڵێت، چونکە ئەو کەسانی دەسەڵاتان بێمنەتە بن لە خەڵک. بۆ ئەم بابەتە بە تایبەت لە ڕاستیە کاتێتم بۆ ئەمریکا لایەن یەکسان مۆبڵەوە سکۆڵەرشی پێکەم پێدرا بۆ ئەوەی کە بخوێنم بە ئەندەرگرادوان یان بەکارێزەکەم تەواو بکەم و هاوکاتیش بوو لەگەڵ سیاسەتی نەوتی حکومەتی هەرێمی کوردستان لە 2010دا کە دەستیان پێکرد. ئەمە وای لە من کرد کە زیاتر لە کۆڵینەوە بکەم بخوێنمەوە لە دەربارەی کاریگەریەکانی نەوت لەسەر ئابووری واروە لەسەر سیستەمی سیاسی و کۆمەڵایەتی. ئەمە هۆکاری یەکەم بوو و ئەوم بۆ دەرکەوت کە نەوت لە ڕاستیە هەرچەنە کە پێمان خۆشە لەژێر دەسەڵاتی خۆمان نابێ، هەرچەند پێمان خۆشە نەوت هەبێت کۆڵخێکی ئابووری گرنگە، بەڵام ئەگەر نەزانین چۆن بەکارهێنین ئەو کاتە ئەبێ بە نەکبەتی بۆمان وەکو ئەوەی کە ئێستا ئەیبینیت. دکتۆر یاریڤان لە لێکوڕینەکەی داگەشتوتە ئەو ئەنجامەی کە نەوت لە زۆربەی هەرێمەکانی جیهاندا بە هەرێمی کوردستانی عێراقیشەوە هاندەری سربەخۆیی بووە، بەڵام کاتێک نەوت تەنها داهات و تەنها فاکتەر بێ دەبێتە هۆی نەهامەتی. ئەمەی کە بینیت ئەمە منم لە 2010دا بۆچی ئاوا کێشم زۆرە، ناتوانم بە ڕێگا بڕۆم، ناتوانم زۆر شت بکەم لەبەر ئەوەی خۆراکەکانی من تەنها بریتی و لە فاسۆلیا و برنج یەک جۆرە خۆراک. نەوتیش بە هەمان شێوە کاتێکە ئابووری وڵات سەرچاوی داهاتی تەنها یەک شتە بێت وەکو تەندروستی مرۆڤ بە هەمان شێوە کاریگەری لەسەر وڵات ئەبێت، نەک تەنها لەسەر ئابووری بەڵکو لەسەر هەموو کایەکانی کۆمەلگا و هەروەها سیستەمی سیاسی. لەبەرەوە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان یان هەر وڵاتێک کە پشتبەستووە بە نەوت نەتوانێ سەرچاوەکانی داهاتی فرەچەشن بکات، لە ڕاستیا وەکو من 2010 لێیە ئەمریکیەکان پێش هەموو وڵاتانی دیکەی کە دۆستی کورد دادەنڕین کەی دەگەنە ئەو قەنەعەتە کە کورد سەر بەخۆ بێ و نەوتەکەش یارمەتی دەربێ وەکو یانش پێویستە بۆ وڵاتی سەر بەخۆ. ئەو ناوچە جیۆپۆلیتیک سەختەیە کە کوردی تایە کە کووردا بەشکراوە بەسەر 4 دەوڵەتی بەهێزە، ئەگەر بێت و سەیری بارودۆخی وڵاتەکە بکەین لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و بینی بەرژەوەندی هەرێکێک لە وڵاتانان تەنانەت ئێرانیش کە ئێستا
نەیاری ئەمریکایە لەوە چێ لە سەر ئاستی استراتیژیا ئێران گرنگتر بێ بۆ کورد. ئەمریکا کە پشتگیری دەوڵەتی کوردستان ناکات لەبەرەوە ئازانێت کە بە دوای خۆیان چیە هێنێ، لەبەرەوە ئازانێت کە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیەوە ئەمریکاش ناتوانێت بۆ هەتایە دەستی بە کوردەوە بێتەوە کوردستان بپارێزرێ. ئەمە لەوانەیە بڵم گرنگترین هۆکارە لەوەی کە زۆر وڵات یان هیچ وڵاتێک نیە لە ڕاستیا کە پشتگیری سربەخۆی کوردستان بکات. واگەر بێت و لە داهاتوە و گۆڕانکاری ببێت لە سنووری هەموو وڵاتەکان لەو ناچوانی کە کوردی بەسەرا دابەش بووە، تەسەورەکەم یعنی سربەخۆی کوردستان ببێ بە ئاگرێکەوە دواتر پشتگیری هەبێت. داکتەر یاریڤان 8 ساڵی بوو کاتێک شارەکەی هەڵەبجە ببوو ئامانجی بردومانی کیمیایی ڕژێمی سەدام. لەو کاتەوە ژیانی ئاوارەیی ژێر چادر و پەنابەری بووە چارەنووسی، بەڵام هەمیشە چاوی لە ئایندەیەکی گەشت بوو. بێگومان ڕۆژێکی تایبەتە. یاریڤان هەمیشە حەزی لە پێشکەوتنە، چونکە زۆر کە من ئەو کەسانی کە بتوانن بیانەوێ لە ژیانە نەک هەر ژیانی خوان لە ژیانی خۆیانە چیان بەسەر هاتۆ بیکەن ببن بە نمونە، ئەیانەوێت چواردەور و کۆمەڵگەکەشیان چاوی لێ بکەن. بۆ نمونە ئەو کاتێک کە سەعیە کرد من ئەچووم لە جامیعەکەی مناڵەکان مەبرد لە مەکتەبم هێنانەوە ئەچووم لەگەڵ یادانیشتین خواردنەکە مەبرد بوو ئەوەی ئەو لە سەعیەکەی دوور نەکەوێتەوە، ئێمە ئەچووین نانەکەمان لەگەڵ خوارد و پاشان نەگەڕامەوە. بەدڵنیایەوە پێشکەشم کردەوە بە هاوژین وارووا دایک و باوکم. وەک وەفاداریەکیش دەکتەر یاریڤان بەرهەمە زانستیەکەی ئەکات بە دیاری بۆ هەموو قوربانیانی کورد کە ساڵانێک کە دەناڵێنن بەدەست ئەو ڕژێمانە کە بە داهاتی نەوتی کوردستان خۆیان بنیاد ناوە.